خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. لە بەرەبەیانی ئەمڕۆوە عێراق بە دۆخێکی ئاڵۆزدا تێپەڕ بوو. دوای ئەوەی کە سعودیە لە ڕۆژی دوێنێدا ڕایگەیاند کە لە خاکی عێراقەوە بۆردومانی سعودیە کراوە، هێزە ئەوانەی کە پێیانەوترێت گروپە چەکداریەکان کە نزیکن لە ئێران، ئەمە قسەی سعودیە بوو. شەوی ڕابردوو لە چەند ناوچەیەکی عێراقدا سعودیە و ئەمریکا بە هاوبەشی بۆردومانی بەشێک لە بنکە و بارەکەکانی حەشدی شعبیان کرد. باسییان لەوە کرد کە نزیکەی 50 چەکداریان کوژراوە و هەروەها ژمارەیەکی زۆریان بریندار بووە. عەلی زەیدی بڕیار بوو سەردانی سعودیە بکات، سەردانەکە ڕاگیرە. وەزارەتی دەرەوە ڕاست پێرا زانیاری کۆکاتەوە لەو بارەیەوە و وتیان کە ئەبێ سعودیە دیکۆمنتێک بەڵگەیەک بدات کە عێراق تێوە گلابێ لەو بابەتیان لە ناو خاکی عێراقەوە بێ. بە هەر حاڵێک بێ شەڕەکە بەردەوامە، بەڵام عێراق لە ماوەی ڕابردوودا لە شەڕی 39 یان چل ڕۆژەدا توانی تا ڕادەیەک بێلانی خۆی ڕابگەێنەوەی ڕای ئەوەی کە جم و جۆڵی سەربازیش لێرە و لێوێ هەبوو. بەڵام ئایا لەم جارەدا عێراق بە تەواوەتی پێ ئەترازێ ئەچێتە ناو شەڕەکە بە هەردی وێکا بێ، یاخود دیبلۆماسیەتەکە دیسان زاڵە بێتەوە و ڕێ لە چەکە گرێ و چەکەکان بێدەنگەکە لەسەر کۆی شەڕەکە و دەرەنجامەکانی وە جارێکی تریش وێڕای ئەوەی کە دانوستان هەبوو. دۆناڵد ترەمپ بە کاتی هەرێمی کوردستان لەم دوای عەسرەوتی ئەبێ ئێران بازێکی زۆر گەورە بدات. اینجا ئەمانە هەمووی بە ئەڵپەسێرایی ماونەتەوە. ئێمە شرۆڤەیە و بابەتاکەین بۆ سپاسێکی زۆرەوە. بەرنامەکەم دوو میوانمێ، بەڵام لە سەرەتادا لەگەڵ بەڕێز دکتۆر سامان شاڵی پسپۆری نێودەوڵەتی و نووسەر و چاودێری سیاسی گفتوگۆکەی نەشاری هەولێر لەگەڵمانە، دواتریش لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێبوار ڕەوف مامۆستای زانکۆ گفتوگۆکەین. بەڕێز دکتۆر سپاس دەکەم، سپاس بۆ دەرفەتەی جەنابتان. من سەرەتامەوێ وێنەیەک یان وەکو بڵین پانۆرامایەک بدەی بە بینەرەکانمان کە ئایا ئەو ململانێ و جەنگەی لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە لەم گەڕەی ململانێ و شەڕەدا ئێستا لەکوێ وەستا و گەیشتۆ بەکوێ بەڕێز دکتۆر؟ زۆر سپاس، سڵاویشم بۆ میانە بەڕێزەکەشێ. دەنگایەتەوە دەنگەکە ئەوە چارەسەرکە کاکە هاوسەر، ئێستا چارەسەرێکە دکتۆر جان بۆ بورە. طبعاً ئەوەی کە ئەبینید ئیستا شەڕەکە فراوان بووە، خاستن کە حوتەکانی شاتوونەتە سەر خەد لە بابلمەندب و هەروەها مەوزوعی ئەوەی کە سعودیەش وڵامی عێراقیە و چەند جارێک کوێت و سعودیە پیان وتون کە هجوومەکرێتە سەرمان لە خاکی عێراقەوە، بەڵام لەوە نەچوو حکوومەتی عێراق بتوانێ سەیتەرە بکاتە سەر ئەم گروپانەی کە لە دەرەوەی یاسان و سعودیە وڵامی خۆیایەوە بە چڕی کە لە حەود پارێزگای عێراق لە بنکەکانی حەشدی شعبیە و لە ناو ئەوانەشە 5 ڕاوێژکاری ئێرانیش کوژران. ئەم شەڕە طبعاً تەماشاکەی دەوڵەتەکانی خەلیج هەموو پشگیری سعودیان کرد. قەتەر داوای کرد کە ئەم هێور بکرێتەوە، ئەمە لەسەر ناوچەکە و ترامپی ژووتی ئێمە ئەم هجوومەی کە کراوە لە بینی سعودیە و ئەمریکا بە تەنسیق لەگەڵ عێراقا کراوە. طبعاً ئەمە حراجێکی گەورەی دروست کرد بۆ سەرۆکوەزیران. طبعاً ئەم زۆر ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عێراقیش کۆ بووە، هەرچەنە ئەو ئەنجومەنە کە دروست کرا لە 23 ئەم مانگا دروست کرا کە وەزارەتی دیفاع و بە هەموو ئەسنافەکانیەوە و هەروە وەزارەتی ناوخۆ بە هەموو ئەسنافەکانەوە و حەشدی شعبی ئەوەی تیا کرد. ئەوەی کە سەرنجە حەزەکەم بیخەمە بەرچاوی بینەران لەو ئەنجومەنە نەوەزارەتی پێشمەرگەی تیا نەوەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانی دیایە و ئەوش دەرەخات کە دیارە ئێمە لە ئەولەویاتی نیشتیمانی ئاسایشی عێراقا نەبین یان وەکو لە دەرەوەی ئەوین، ئەوەش خەلەلێکی گەورەیە بەنسبەت ئێمەوە. اینجا لێرە با دیوێکی کەشی بخەنینەوە دوای هاتنەوەکەی
زەیدی لە ئەمریکا بەڵێ سەردانی ئێرانی کرد، سەردانی تورکای کرد، وەکو ئەزانانی ئەبواە سبەینێ بچوایە بۆ ئیمڕۆیان سبەینێ بچوایە بۆ سعودیە لەبەر ئەم شەڕە ئەو سەردانە تەجیل کراوە جارێ. ئەوەی کە هەیە با دیویچ کەشی بخێنینەوە ئایا ئەمە ڕێککەوتنێکی لەگەڵ زەیدیا کراوە کە یارمەتی زەیدی بن لە حەشد و ئەم چەکانەی کە لە دەرەوەی یاسان لێ بدرێن و پشتگیرێکی بەهێزتر پیشان کرێ بۆ ئەوەی زەیدی بتوانێت بەهێزتر بێت. یعنی بەڕێز دکتۆر پێت وایە ئەمە جۆرێک لە تەکتیک بێتە پێشەوە لە تەکتیک بێ ڕاکێشانی گروپە چەکدارەکان بوو بۆ ناو جەنگەکە و فەقیاتانەیە کە کراوە. بەڵێ دکتۆر سەدریش ئیمڕۆ هاتە سەر خەت وتی داواکەم لە ئێران لەو ئەوانەی کە لە دەرەوەی یاسان عێراق نەکێشن ڕانەکێشن بۆ ئەم شەڕە چونکە عێراق تەحمولی ئەو شەڕە ناکات. بەڵێ بەڕێز دکتۆر هەڵبەتە نییە. بەڵێ بەڵێ هەڵبەتە ئەوەی کە ئەمەوێ لەسەری بوەستین دوو زانیاری هەبوو. زانیارێکەوەیە کە ئێستا بەڕێز دکتۆر باسی کرد کە مەسلەی ئەوەیە کە دوای ئەوەی عەلی زەیدی لە ئەمریکا گەڕایەوە و لە سەرەتای دەست بەکاربوونیەوە یەکێک لە داواکاری هەرە سەرۆکیەکان کە لە سەرۆکوەزیرانی عێراق کراوە بوو کە دەبێت گروپە چەکدارەکان کۆتایی پێبێنێ و چەک بە تەواوەتی لە دەستی هێزەکانی ینی حکوومەتدا لە چوارچێ وەزارەتی داخلی و وەزارەتی بەرگریدا کۆب بێتەوە. سەرای سەلام زوو خۆی حەل کرد و تەنانەت ینی ئەو هێزە چەکدارانەشی کە لەسەر بەڕێز قەیس خەزعەلی حسابوون ئەوانیش حساباتی خۆیان کرد و خۆیان حەلکردن دێک گروپی چەکداری ڕەتیان کردەوە. قسەیەک هەبوو کە کۆبنەوەیەکی چوارچێوەی هەماهەنگی کراوە ئەمە بەپێی هەندێک سەرچاوی مێدیای عراقی و هەندێک ڕۆژنامەنووس ئایا بە مەبەست دزەی پێکرا لە ناو هەندێک گروپەکانی سۆشیال میدیا مەسەلەن لە ناو چەناڵەکانی یان کەناڵەکانی تێلەگرام و ئەوانە باز لەوە کرا کە لە کۆبوونەوە گشتیەکەدا دوای ئەوەی عەلی زەیدی چۆتە ئێران لەوێش ئەوەیان پێوتووە بەڵام بەغێر مباشر مەسەلەی گروپە چەکدارەکان بەڵکو داواکاری قورستریان هەبووە سەختتریان هەبووە لە ئێران لە بەڕێز عەلی زەیدی. بەڵام باز لەوە کرێت کە لە کۆبوونەوەی چوارچێوەی هەمانجی کە نەدرایان ڕاگەیەنەکان پێیان وتووە کە قورسە سەختە لە ئێستادا بتوانین ئەو گروپە چەکدارانەی دیکەش کۆتاییان پێ بهێندریان خۆیان حەل بکەن لەبەرەوەی لە دەست و لە شوێنی دیکەدان. بەڵام عەلی زەیدی یەکێکە لە تاقیکردنەوە هەرە قورسەکانیان پێی تێپەڕێ. ئێستا منەمەوێ ئەگەر پەیوەندیەکەم لەگەڵ دکتۆر بەڕێز دکتۆرە دروست بووە ئەمە پرسیاری ئەوە بکەین کە بەڕاستی ینی ئایا ئەم ڕاکێشانی گروپە چەکدارانە زۆر جارە و تاکتیکە سەربازیانە و تاکتیکە هەواڵگریانە هەیە کە بەڕاستی مەسەلەن زۆر جارە بینی یەکێک ئەڵێوەکو چۆن ئەڵی فیشەکێکی لە دەست دەرچوو ئاگرێکی گەورەی لە دروستە بێ شەڕ و ماڵوێرانێکی زۆری لە دروستە بێ. بۆیە عێراق ئەمڕۆ جەختی لەوە کردوتەوە کە ئایا ئەمە سعودیە بەڵگەیەکی هەیە کە گروپە چەکدارەکانی ناو عێراق بن سعودیان بردومان کرد بێ یان لە بەرژەوەندەکانیاندا بێ. ئەمە دیوێکی دیکەی ئەوەیە خودی ئەمریکا ئەڵێ عێراق ئاگاداری و هێرشانە بووە کەواتە ئەو ئەمانگەێنێتە ئەو دەرەنجامەی کە ڕەنگە مەسەلەن جۆرێک بێت لەوەی کە ئەم بڕیارە گەڕانەوەی بۆ نییە. بەڵام ئایا عێراق باتە چ دۆخێک ئایا وەکو بەڕێز دکتۆریش باسی کرد کە ئەنجومەنێک پێکاتوە لیژنەیەک پێکاتوە کە هەرێمی کوردستانی تێدانە لە ڕووی سەربازیەوە وەک پرس و ڕا لە نێوانیاندانە لە کاتێکە هەمومان ئەزانین کە ڕۆژانە بە تایبەتی لە چەند ڕۆژە ڕابردوودا بە بەردەوامی هەموو ڕۆژێک ئەگەر حسابی کەین درۆنێک ڕۆکێتێک هاتووە بۆ هەرێمی کوردستان و ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستانی بردومان کردووە. بۆیە ئەم جارە ڕەنگە بابەتەکە هەواڵگریتر بێ تەکتیکیتر بێ ڕاکێشانی زیاتری تێدا بێ یەکلاکردنەوەی تێدا بێ واتە ئەوەی کە بتەوێت لە بەرەیەک نەبیت یان لە شوێنێک نەبی هەرچۆنێک بێشانە تۆزاوی بکەن و وات لێ بکەن کە بەڕاستی بچیتە ناو دۆخەکەەوە. بابەتەکان ئەوەی کە خوێندنەوەی لەسەرکرێ ئەوەیە ئەوە شەر ئەمڕۆژ دکتۆریش باسی کرد بەڕێز موقتەدا سەدەر باسی لەوە کرد کەوتی ناکرێ عێراق بردومان بکرێ خاچی پێغەمبەرانە خاچی پیاوچاکانە واروەها باسی لەوەش کرد کە دەبێت چەک لە دەستی حکوومەتدا کۆ ببێتەوە. ئەمە
مژارێکی سەرەکی تەوەرێکی سەرەکی بەڕێوەبردننی حکومەتداری عەلی زەیدیە لەسەر دوو هێڵ وەستاوە و ئەمریکیەکان لە سەرۆکۆزیرانیان ئەوێت لە ڕۆژ یەکەمەوە کە مبارەکەیان کردو و پیرۆزبایان لێ کردووە و هانیاندا و دەستیان لە پشتا و لە کۆشتی سپی پێشوازی لێ کردووە دۆناڵد ترەمپ دوو خەتە خەتی یەکەمیان هێڵ یەکەمیان ئەوەیە کە وەکوی باسم کرد هێزە چەکدارەکان کۆتایی پێبهێنێت و چەک لە دەستی حکوومەتدا کۆ بکاتەوە بۆی ئەو وەختە گەر فیشەکێک تەقی بڵێن ئەو فیشەکەی حکوومەتە نەوەک بڵێن وڵایی خۆتان ئەزانن هێزی چەکدار هەیە لە دەرەوەی حکوومەتن ئێمە نین عراق نییە ناکرێوەکو ئەمریکیەکان پێیانوتون دوو هێزی چەکدار لەناو منزومەی بەرگری عراقا یا منزومەی چەکداری عراقا هەبێت ئەمە لەلایەکی دیکە پرسی بە دارایی و ئابوووریەوە هەیە تا ئەم خولەکەش بە چاودێری وردی ئەمریکیەکان هەتا بۆ موچەی ئەم مانگەش بابەتەکە لەژێر چاودێری ئەمریکیەکانە ئەو بڕە دۆلارەی کە دێ کە ئەچێتەوە خەزێنەی ئەمریکا بانقی ناوەندی ئەمریکا و دێت لە ژێر ڕێوشوێنێکی توندی ئەمریکیەکان دێ بۆ ئەمەش بۆ ئەوەی بە پێوتەی قسەی ئەمریکیەکان کە عەلی زەیدیان وتەوە نەشیان شاردۆتەوە هەندێک جار بەرپرسە باڵاکانیشیان لێرە و لەوێ وتویانە پەیوەندی بەو بابەتەوە هەیە کە بەشێک لەو دۆلارە لە ماوەی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە بانقەکان ژمارەیەکی زۆر لە کەسایەتیە بازرگانەکان و بزنسیەکانی عراقی خرانە بلاکلیستەوە لیستی ڕەشەوە بۆ پێیان وابوو کە بەشێک لەو هێزە چەکدارانە یان و گروپە چەکدارانە سوود لە دارایی گشتی حکوومەت وەرەگرن سوود لەو پارەسپیکردنەوە وەرەگرن سوود لەو دۆلار بە دینارە وەرەگرن لە ناو عراقا و حکوومەت کاراسانیان بۆکە ئەمە دوو تەوەری سەرەکی دوو ئاڵنگاری دوو بربەستی زۆر گەورن لە بەردەمی حکوومەتی ئێستای عراقا کە ئایا توانێ مبارەکەی ئەمریکا درێژە پێ بدات ئەتوانێت پشتیوانی ئەمریکا بەدەست بهێنێت یاخۆت ئێران لەم ناوەڕاستەدا لەم نێوەندەدا ئەویش بێدەنگە بێت یان بێدەنگ نابێت یا مڕاعاتی دۆخی عراقەکە یان وەکو وتم دیبلۆماسیەت لەکوێوە ئەتوانێ ئەمانە بێدەنگکە لە شوێنێکە خاڵی هاوبەشە بێ لە ماوەی ڕابردوودا هەر حکوومەتێک پێکات بێ ئێمە لێرە میوانەکانمان شرۆڤەی ئەوەیان کردووە کە بەڕاستی ینی کەسێکی نێوەنگیر یان کەسێک بێکە مەسەلەن توانە ئەو سەرۆکوەزیرانە ئایا ئێران مبارەکەی کردویان ئێران ڕەزامەندە لەسەری وەلامان کاتدا وتومانە ئەمریکیەکانیش هەندێک جار هەبووە وێڕای هەموو ناکۆچیەکانیان ئەمریکا و ئێران لە ماوەی ڕابردوودا بە تەنانەت پێش جەنگەکانیش ینی ئەو خولی جەنگانیان ئەو ڕاوندی جەنگانەی کە کراوە لەسەر زۆر شت ناکۆک بوون بەڵام لەسەر سەرۆکوەزیرێک لەسەر کەساتێک بۆ بەڕێوەبردننی عراق لەسەر تێگەیشتنێک بۆ عراق ئەمریکا و ئێران ڕەزامەند بوون دەستگا هەواڵگریەکانیان ڕەزامەند بوون هەردووچیان گەیشتونەتە خاڵێکی هاوبەش بەڵام ئێستا پرسیارە گەورەکە ئەوەیە لەم خولی جەنگەدا لەم قۆناغە نوێدا ئایا ئەمریکا و ئێران بای ئەو ماوە ئەگەر ڕێک نەکەون هەڵبەتە قسەکە لەسەرەوەی کە ڕێک نەکەون بەڵکو ئەگەر ڕێکەوەن ڕەنگە دۆخی نەک ڕەنگە بێگومان دۆخی عراقیش تا ڕادەیەکی زۆر ئەچێتە دۆخی ئارامیەوە بەڵام ئەگەر جەنگەکە بەردەوام بێ وەکو هەڕەشانی بەردەوام لە یەکتری ئەکەن ئایا خاڵێکی هاوبەشە دۆزرێتەوە یان هەندێک ناوچەی عراق بن بە مەیدانی جەنگێکی گەورە ئەمانەمەوە پرسیارانن کە ئێستا دروستە بن ڕۆژ بە ڕۆژ پرسیاری نوێ بابەتی نوێ دێتە ئاراوە لەسەرەوەی کە ئایا مەسەلەن ئەم دۆخە بەرەوکوێ سەرچاوەگرێ گومان و پرسیارەکە لەسەرەوەی یەکلاکردنەوەیە یان لە خاڵێکی هاوبەش ئەوەستێ دکتۆر ببوورە پەیوەندەکە پچڕا من کۆمەڵێک لێکدانەوە و شیکردنەوەم بۆ کرد بە پێ زانیاریانی هێستا من دەمێ بگەمە و پرسیارە لە جەنابەت بکەم پرسیارەکە ئەوەیە یعنی لە دوای هاتنەوەی بەڕێز عەلی زەیدی و کۆبوونەوەکەی چوارچەوەی هەمانجی و قسەکەی دۆناڵد ینی ئەمریکیەکان کە ئەڵێ عراق ئاگاداری ئەو بابەتە بۆ کەواتە ئەمە تەکتیکێکی هەواڵگری بە بۆ ڕاکێشانی گروپە چەکدارەکان و بۆ ئەوەی ئەوانیش بەهێز وەکوی بەرەبەیانی ئەمڕۆ بینیمان لەو گروپە چەکدارانە بدەن و دوجار وەکو یارمەتیەک بێ بۆ عەلی زەیدی و فشارێک بێ لەسەر گروپە چەکدارەکان ئەتوانین وابی خوێنینەوە من نازانم شەرحم کرد نازانم لە چۆها بڕا قسەکانم ئەوەیە وتم ئەگەر دیوێکی کەشەوە سیرکەین کەوا
عێراق کەوا ئەمریکا و سعودیە ڕێکەوتون کە پشگیری بەهێزی زەیدی بکەن بۆ ئەوەی سەرکەوتوو بێ ئەوەی چەکی بەرەڵا بگەرتەوە دەست حکوومەت و ئەم جەماعەتانەی کە لە دەرەوەی یاسان چەکەکانیان لێوەربگرنەوە هەموو چەک بکەوێتە ژێر دەستی حکوومەتی زەیدیەوە باڵێن حکوومەتی عێراقەوە و هەروەها داواشی کردووە کە سەرچاوەی دارایی ئەم مەجموعانە بەڕاستی وشک پرێ لە عێراقا و ئەو ئیشانەی ئەو بانقانە و ئەو ئیشانەی کە هیانە عێراق بیوەستێنێت ئەوە لەلایەکەوە لە لایەکەوە ئەگەر ئەمەش ڕاست بێ کە ئەو جەماعەتانەی کە لە دەرەوەی یاسان لە سعودیان ناوە بێ سعودیەش طبعاً ئیسپاتاتی خۆی هەیە کە لەم ئەنجومەنا کە داوای لە وەزیری دەرەوە کردووە وەکو ئاماژە و پێکرد کە بەڵگەکان کۆکەنەوە طبعاً سعودی جوابی هەیە کوێت هەیەی ئەمانە هەمووی بەڵگەن کە بەدەستی حکوومەتی سعودیە و کوێتەوە هەیە و هەروەها بەڵگەی هەرناخۆی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان لە سلێمانی لە هەولێر ئەدرێت یعنی ئەمانە کافی نییە یان ئێمە حساب نین لە معادلاتی حکوومەتی ئیتیحادیە قەیناکە با لە ئێمە بدرێت بەڵام کە وڵاتێک هێزی تیا هەبێت وەکو سعودیە و ئەوانە ئەوان ئەتوانن وەڵامی خۆیان بنەوە ئەوە لێرەشا دووفاقەیە و طبعاً لەو پێشیش زۆر لە جان تشکیل کرا بۆ ئەوەی بزانن چێ ئەمە کات و چێ ناکات هیچ نەتیجەیەکی نەبووە و هەموو ئەزانین مەسەلەن ئەوانەی لە هەولێرەوە لە سەهلی نێنەوەوە لێ ئەدرێت ئەوانەی لە سلەیمانی لەم ئەخیرانە کە بە چڕی لەو ناوچانە ئەدرێت بەداخەوە ئەوانە دیارن کە لە ئێرانەوە هاتوون ئەمانە چێ مەسئولن لێ حکوومەتی عێراق من وتومە ئەمە هین نظامە ئەیبا دەوڵەت نییە چونکە دەوڵەت ئەبێ خاک سیادەی هەبێ سیادەی هەبێ بەسەر خاکیە سیادەی هەبێ بەسەر عەرزەکەیە خاکەکەیە ئاسمانەکەیە ئاوەکەیە هیچی ئەمانەی نییە ئەو ئیدارەیەکی نظامەکە ئەکات لەبەر ئەوە عێراق پێویستە سیادەی خۆی بگەڕێنێتەوە و ئەگەر پێویست بکات کە ئەم ئەنجومەی کە دروستی کردووە هینی ئاسایش هەموو تەناسوقێکیان هەبێ بتوانن ئەم چەکانە وەربگرنەوە لیان چونکە وەکو باسیشم کرد زۆر کەس هەیە لە ناو عێراقا پشگیری زەیدیەکات و بەڵام لەگەڵ ئەوەشا ئیستا سەرایە ئەولیا ئەدەم تهدیدێکی حکوومەتی عێراق کردووە لە ئینتیزاریەکەین ئەبێ سەفیری سعودیە دەرکرێت ئێمە وڵامیانەینەوە و ئەو دوایی ڕۆژانی ئیمام حسین چۆنەڵێ کە تەواو بێت چلەکەی ئێمە دەزەکەینەوە بۆ وەڵامدانەوە ئەمانە هەمووی تهدیدە بۆ سەروەری عێراق وەکووتیشم مقتەدا سەدریش داوای کردووە کە ئەم جەماعەتانە و داوای لە قوت حرەسی سەوری کردووە قوت کە عێراق ڕانەکێشن چکە عێراق تەحملی شەڕ ناکات. بەڕێز دکتۆر ینی وەکو ئەوەی لە ماوەی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا لەسەر هەندێک لە بابەت هەواڵگریەکان مەسەلیان لە هەندێک سەر بابەتی بەڕێوەبردننی عێراق ئەمریکا و ئێرانە گەیشتنە خاڵێکی هاوبەش یان لانی کەم هەردوو لایەن بەرژەوەندیان پارێزرا بوو لەم حاڵەتەیە پێت وایە ئەم بابەتە ئەگەر بێت و نەگەنە ڕێکەوتنێک ینی ئەگەر ئێران و ئەمریکا نەگەنە ڕێکەوتنێک لە سەرکۆی کێشەکان لە عێراقا بابەتەکە ئەبێتە بابەتێکی یەکلاکەرەوە ئەو بە تایبەتی مەسەلەی گروپە چەکدارەکان و سەرچاوە داراییەکانیان ئەوە پێشماوەیەک لەمە پێش ناوکەیم لە بیر چۆ بەڕاستی کە ئێستا لە عوزوی شورایە قسەیەکی زۆر گرنگی گرت سەرنجڕاکێشە ئەویش ئەوەیە وتی ئێمە ئەتوانین بە هێزی عەرزی بچینە ناو عێراقەوە بچینە ناو کوێتەوە بچینە ناو بەحرێنەوە خەڵکمان هەیە لە وڵاتانە کە پشگیری ئێمە بکەین کە ئەم وڵاتانە داگیرکەین ئەوە خەتەرێکی زۆر زۆر گەورەیە قسەیەکی زۆرە کە لە ناوخۆی عێراقا کەسانێکی زۆر هەن ئەوان ئەتوانین خاکی عێراق داگیرکەن ئەتوانن خاکی کوێت و بەحرێنیش چکە لە وڵاتانەشی عەشی تایە ئەمە مەترسیێکی گەورەیە لەسەر سەروەری ئەم وڵاتانە ئەمەش ئیشارەتێکە بۆ ئەوەی کە ئەگەر طبعاً ئەمە کە ئەم قسەیە کە حتمەن دیراسی ئەوەش کراوە کە ئەگەر شەڕەکە تەشە نەبکە ئێمە چۆن
چی بکەین و ناوچەکە چۆن هەمووی سووتێنین ئەگەر ئێمە بڕۆین نابێ ئەوانی ژمێننەوە بەداخەوە ئەگەر ئەمە سیاست بێت سیاستێکی زۆر غەڵەتە چونکە بەڕاستی ئێستا ئێران پێویستی بە دۆست هەیە نۆکو بە دوشمنی زیاتر و عێراق قەت دوشمنی ئێران نەبووە بەڵام ڕاکێشانی بۆ ئەم شەڕە ڕەتفعلێک دروزە بێ هەتاکو لە ناو ماڵی شیعەشە ئێستا دوو بەشی هەیە پشتێک کە دژی ئەم شەڕەن کە عێراق ڕاکێشرێ بۆ ئەم شەڕە و قسمێکیش پشگیری ئێرانەکات و هیوادارین من بڕوان ناکەم بەم شێوەیە کە ئەڕوات لە بینی ئەمریکا و ئێرانە ڕێکەوتنێک بگات قسە هەیە کە مفاوەزا دەکرێت بەڵام لەوانەیە یان ئیم شەو یان سبێنیان لە 40 ساعتی داهاتووە عێراق ئەمریکا لە ئێران باتەوە جارێکی تر و بە چڕی لێی باتەوە ئەمە لێرە وامە لێکە ئێمەی خۆمان چی بکەین ئایا ئەم سەردانانەی کە زەیدی کردوێتی چ خەتەرێکی هەیە لەسەر کورد چونکە ئەوەش سوالێکە تەرحەکرێت ئایا ئەمە ڕێکەوتنێک هەیە چونکە ئەبینین ناوی کورد لە هیچ شوێنەکە نایەت لە هیچ کۆبوونەوەیەکە نایەت هەتاکوون لە کۆشکی سپیشە کە سوالیان لە ترام کرد جوابی بەحسی کوردی نەکرد وڵامەکەشی نایەوە ئەمانەش ئەبێ ئێمە دراسەیەکی قوڵی بۆ بکرێت بۆی بزانین ئێمە لە شوێنەکەین لەم معادلە ئێمە لە بیر چوونێتەوە یان ئێمە دەورمان ئەبێت لە معادلە بۆ چوونی بەڕێزت بەڕێز دکتۆر لە بیر چوونێتەوە یان نەتیجەی ئەوەیە کە یان هێشتا ئیشیان بە ئێمە خۆشمان یان ئیشیان بە ئێمە نیە و ناخۆی خۆشمان بەداخەوە ئەوە نییە کە هیوایەکمان پێی هەبێت بەڵام هەر هەوڵ هەیە هەر هیوا هەیە هیوادارین کە بە تایبەتی پارتی و یەکێتی بگەنە ئەنجامێک کە بتوانن پێکەوە ئەو دەستکەوتانەی شەیدانی کوردستان بپارێزن چونکە هەر ئەو یەکگرتووە هەیە ئەتوانێ بمان پارێزێت کە هجومی ژەکرێتە سەرمان ناڵە ئەمە پارتیە ئەمە یەکێتی ئەمە ئیسلامیە یان سۆشیالیستە یان هەج حیزبێکی کە بێ ئەڵێ کوردن. بەڕێز دکتۆر پێت وایە ئێستا ئەم خولەی ململانیانە بۆ هەرێمی کوردستان سەختتر و قورسترە؟ سەختەکەی جارێ لای من ئەوەیە کە ماڵی کوردیەک نییە ئەوە لە هەمووی سەختترە لای من لەم زروفەی ئێستا بەداخەوە هەچەند هەوڵ هەیە و هیوادارین ئەو هەوڵانە قیادەکان جۆ بگرن لەو هەوڵانە چونکە بەڕاستی بەجددی چارەسەر هەیە و چارەسەرەکانیش ئەخرێتە بەردەمیان ئەگەر ئەوان بتوانن و بیانەوێت مەسلحەتی میلەتەکەی تیابێت نۆکو مەسلحەتی حزبی زاڵتر بێت لەسەر مەسلحەتی گشتی نیشتیمان و نیشتیمانمان ئەوەی کە مەترسیەکە هەیە ئایا ئەم سەردانانە وەکو وتم سووریاشی تایە کە کورد لە معادلەکە بەهێزترە بێ یان زەعیفترە بێ زۆر کەس هەیەڵە ئیشان بە کورد هەیە بەڵام ئیشەکان چێ ئێمە کورد هەر کە ئانێک ئیشان بە ئێمە ئەبێ ئێمە لە معادلەکە بین هەچەند هەرێمی کوردستان بە کامیلی هەموو خۆیان پاراستۆ و قیادەی کورد بەهێمنی معاملەکە و ڕەتفعلی ژیرانیان هەیە بەرامبەر ئەم هجومانە کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان چ لە سلێمانی بێ هەولێر بێیان دۆک بێیان هەج ناوچێکی هەرێمی کوردستان قیادەی کورد زۆر بەهێمنانە معاملەی لەگەڵاکە و ئێوێ خۆی بپارێزێت بە چۆنە بێ ئەم سەقامگیریە ڕابگرێت و هیوادارین ئەمەش لای قیادەی ئەم دوو حیزبە بە تایبەتی زۆر ڕوون بێ کە مەسەلەکە مەسلەی نەمانە و ئەبێ ئێمە هەوڵ بدەین بە جددی وەکووتم ئەو ئەنجومەنی ئاسایشەی کە دروست کراوە کە کوردیتیانە بۆ کوردیتیانە بێت بۆ هەرێمی کوردستانی تیانە بێت ئەمە هەمووی جێگای سوالە بۆ ئێمە لەم معادلاتانە خراوینەتە دەرەوەی بازنەکە لە کاتێکە ئاسایشی و ئەمنی هەرێمی کوردستان ئەمن و ئاسایشی عێراقیشە. بەڵێ ینی کاک دکتۆر ینی بۆ مەسلەی تەنانەت گروپە چەکدارەکانیش بەشێکی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە مەسەن لەگەر دۆخی عراق بچێتە دۆخێکەوە کە
بڕیار یەکلاکردنەوە بردرێت لەبارەی گروپە چەکدارەکانەوە لەبارەی ئەوەی کە کۆتاییان پێ بهێنرێ هەرێمی کوردستان دەبێ هەڵوێستی چۆن بێ لەو نێوەندەدا بۆ هەرێمی کوردستان کەواتە هەم بەرامبەر بە جەنگی ئێران و ئەمریکا بۆ ئێران دەبێت نێت پاچێ بێن بۆ عراقیش جۆرێک لە ئەگەر کەوتە حاڵەتی یەکلاکردنەوە کەوەی کە ئێستا ئیبینین بەڕاستی ئەمڕۆ عراق بە دۆخێکی قرس و ئاگراویدا تێپەڕێ. ئەوە وەختێک هەرێمی کوردستان خۆی یەکلا بکاتەوە بۆ ئەم شەڕا کە هجوومێکی وشکایی بکرێتە سەر هەرێمی کوردستان هەتا کونیستا ئەوە نەکراوە لە هیچ لایەکەوە ئەوە کاری حکوومەتی عێراقا کە ئاسایشی هەرێمی کوردستان بپارێزێت کە ئەو چەکدارانەی یان ئەو ملیشانەی دەرەوەی یاسان کە هجوومەکەنە سەر هەرێمی کوردستان ئەوە سەروەری عێراقا ئەبێ ئەو بیپارێزێت. ئێمە ئەتوانین وەڵام بینەوە بەڵام ئەوە نەتیجە شەڕێکی خوێنایی دروزە بێت و ئێمە ئەمانەیە خۆمان بپارێزین هەچەند هەرێمی کوردستان چەند هەوڵایە خۆی بپارێزێت چونکە وەکو هەموو ئەزانێت هەرێمی کوردستان نە لە هەرێمی کوردستان و هجووم کراوەتە سەر خاکی ئێران نە لە خاکی کوردستان و هجووم کراوەتە سەر هیچ میلیشیایەکی عێراقیش لەگەڵ ئەو هەموو هجوومەی کە ئەکرێتە سەرمان نەهجوومان کردوتە داگیری هیچ خاکێکی عەرەبمان کردووە یان خاکێک لە دەرەوەی هەرێمی کوردستان و بێ بە شەڕمان لەبەر ئەوە ئێمە هەر لە سنوورەکانی خۆمان نین و لەگەڵ هێزە ئەمنیەکانیش لە عێراق و لە ئێرانیشە هاوکار بووین بۆی ئەو ناوچانەی کە لەگەڵ ئێرانە بیپارێزینەوە پارێزاوە تاکوور بۆ ئەوەی کە ئەو هێزانەی کە ئێران لێ ئەترسێت نەچێتە ئەو دیەوە ئەوەشمان کردووە بۆ ئەوەی بپارێزین بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم ئەمن و ئاسایشەی هەرێمیان بەدڵ نییە نوێ ڕامان کێشن بۆ ئەوەی کە بتوە شەڕێکینە ئەم سەقامگیرەی کە هەیە لە کوردستانە نەمێنێت بەداخەوە بەڵام شکور بخوا تاکون ئیستا قیادەی کوردی زۆر بەهێمنی وەکوتم لەگەڵ ئەم کارانە کارێکی باشەکەن نەکەوتونەتە ناو ئەمەوە بەڵام ئەگەر هاتوو هێریش کرایە سەرمان هێرشێکی وشکایی ئەبێ هەرێمی کوردستانیش خۆی بپارێزێت و دیفاع لە خۆی بکاوە مافێکی خۆشێتی مەترسی هەیە بەڕێز دکتۆر ینی نابێ دوورخێنەوە هەموو ئەگەرەکان هەموو ئەگەرەکان چۆن کاکە بڵێ بڵێ ئەگەر ئەوان بیان بەڵێ ئەگەر ئەوان بیانەوێت بەڕاستی ئەم هەرێمێ تێک برێت وەکو هەرێمەکە نەمێنێت ئەو مەترسیانەی کە لەسەر هەرێمە وردە وردە گەورە بکرێت بەڵێ ئەکرێت بەڵام ئەو جەبهەی کە کراوەتەوە لەگەڵ سعودیا و لەگەڵ ئینیکا نەختێ لەسەر ئێمە زەختەکە کەمترە بێت چونکە بۆیان دەرکەوتۆ بە هەموو نەوعێک کە ئێمە بەشێک نین لەم شەڕە و یارمەتی کەسیشمان ناوە بۆ ئەوەی شەڕ دژی ئێران بێ یان دژی ئەو جەماعەتانەی لە دەرەوەی یاسان بەڵام بە پێچەوانەوە ئەوان هجوومەکەنە سەر ئێمە بە ئەوەی کە مەساڵحی ئەمریکی و ئیسرائیلی هەن لە ناوچەکانی هەرێمی کوردستانە بەڵام با ئەوەش بزانین خۆت جەناب دەزانیت و هەموو بینەرانی دەزانن لە 61ەوە ئێمە پێمان نەڵەن ئێوە عەمیلی ئیسرائیل و ئەمریکان هەتاکوون ئەم ڕۆژە ئەو تهمەتەمان لەسرە و بەداخەوە سیرمان ناکەن وەکو دەستور ئەڵێ وەکو هاوبەشێک لەگەڵیانە وەکو تەواوکەری عێراقە وەکو ئێمە خۆمان نەزانین استراتیجیی ئێمە لەگەڵ استراتیجیای عێراق تەواوکەری یەکین نۆکو دژی یەک بەداخەوە ئەم هجوومانە کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان هەمووی بە ترسی دارە و ئەبێ خۆشمان ئەو مەترسی کە هەبێ بەڕێز دکتۆر عملەی لەگەڵا بکەین ئەو مەترسی کە هەت بێ کە بۆ نمونە لە چ لایەنێکەوە هێرشی زەمینی نیەتی وابێ هێرشی زەمینی بکات سەر هەرێمی کوردستان ئەو خوێندنەوەی کە جەنابەت بۆ تێ وڵا هێزی زەمینی ئەتوانێت لە چەند لایەکە و بە پێی هەموو چۆن ئەڵێ عوزرێک بێننەوە خۆ ئەوان احتیاج ناکە وتیان قاعدەی موسات هەیە لە هەولێر لیان ناو دەرچوو هیچ نەبوو لەجنان تەشکیل کرد وتیان ئەمریکیەکان قەواعیدیان هەیە و نە ئەنواع و ئەشکال ئەعزاریان هەیە کە بێنە پێشەوە ئەڵێ
دروستەکەن دوو تەقینەوە دروستەکەن لای خۆیان و ئەڵە لە هەرێمی کوردستانەوە لیان ناوین یعنی بیانەوە عزر دروستەکەن ئاشوبە ئەنێنەوە ئەگەر بیانەوە کاکە ئاسانە شەڕ هەڵگیسانن زۆر ئاسانە عزری ناوێ هەرچی دوو کەسە کوژرەیە لەم لا لەولا ئەبێ بە تەقەوتر خۆ کە تەقەدەسی پێکرد ئاسانە بەڵام کوژانەوەکەی زۆر زەحمەتە ئستا ئەم شەڕەکە دروست بووە لە بینی ئەمریکا و ئێرانە زۆر ئاسان نییە بە مفاوەزاتێکی هەفتە و دوو هەفتە و مانگ و دوو مانگ کوژێتەوە لەبەرەوە هیوادارین ئەوە نەبێت بەڵام ئەبێ ئەوش یەکێکە لە ئەگەرەکان ئەبێ خۆمانی بۆ ئەگەری ڕێکەوتن بەڕێز گرتووی هێزەکانی پێشمەرگا ئەبێت بەڵێ ئەگەری ڕێکەوتن لە نێوان ئەمریکا و ئێران ئەگەرێکی نزیکە یان دوورە ڕێکەوتن ڕێکەوتن جارێ دوورە و ئەم کۆبوونەوەی ئێستاژ ئۆکرانی شاتۆتە سەرخەت لە دژی ئێران خۆ دەزانین لە بەحری قزوینە پاپۆڕێکی پڕبوو لە چەکە لە رووسیا و ناردرابوو بۆ ئێران لێرە و غەڕێکرا و ئەو کۆبوونەوەی نەتێنیاهۆ کە لەوێ بوو لەگەڵ زلنسکیا بۆ ئەوەی کە کۆبوونەوەیان کرد لەوێش ئەوەش دەوری خۆی ئەبینێت پشگیری خۆی ئەبینێت لەوەی کە لنزی گراهام کە وەفاتی کرد کە دۆستی کورد بوو وەفاتی کرد هەموو لەوێ بوون بەڵام ئەوەی کە دوار ڕۆژ ئەم چەند ڕۆژەی داهاتوو چی ڕوئات ئایا ئیسرائیلەتەوە ناو شەڕەکە یان ئەو لەوێتەکە هەرێڵنەوە جارێ بۆ ئەوەی ئەو تەسفەیە حیزب الله بکات لەوێ چونکە ئەوە خەنجەرێکی وەکو ئیسرائیلەکانی خەنجەرێکە لە پشتی ئیسرائیلەوەیە ئەبێ ئەوە تەسفێ بکات یان ئەوە تا بە ئەم جارەکە دەستی پێکردەوە دەوڵەتە عەرەبیەکانیش ئەبێ دەوریان هەبێ وەکو جەریدەیەکی ئەجنەبی وتی کوێت و ئیمارات بەحرێنیش مشارەکەیان کردو لە چەند جومگەیەکی ئێرانیان ناوە ئەمانە ئەبێت وتیشی ترامبوتی ئەبێت دەوڵەتەکانی ناوچەکەش دەست پێ بکەن بۆەوەی ببن بە بەشێک لەم شەڕە کەواتە ئەگەر شەڕەکە فراوان بێ بەڵێ هەمووی ئەگرێتەوە و ئەم جارەکە وای لێ هات زۆر زەحمەتە بۆستێتەوە تاکوون لایەک بەلایەکانەکەوێت ئەگەری دەست پێکردنەوە کەشی نزیکە ناڵم ئیسا لەم 40 سەعاتە ئەم لێدانەی ئەمریکا بۆ ئێران دەرەکەوێت ئایا ئیسرائیلیش بەشەگە بێتە یان جارێ هەر ئەمریکا خۆی ئیکات ئیشەکە و خۆ دەزانی دەوڵەتەکانی ناتۆش ئێستا پشگیری ئەمریکاکەن و سەرۆکوەزیرانی تازەی بەریتانیش پشگیری ئێرانەکات عفۆن ئەمریکا ئاکات لەبەر ئەوە تەماشاکەی نەختێ چووکە ئەم شەڕێ ئەخی کە دەستی پێکردەوە بەداخەوە گوایە ئەتیهامی ئیرانەکەن ئەوان دەستیان پێکردەوە لەبەر ئەوە مجتەماعی دەولی نەختێ پشگیری ئەمریکا ئاکات لەم کاتادا چکە لەو پێشوانە بوو بەڵام ئێستا کە ئەم شەڕەی کە دەستی پێکردەوە بزانین ئایا جارێکی تریش هەندی پێکاتەوە چووکە 6 ڕۆژی هەیە ئەو لەسەر نامەکەی کە نردی بۆ کۆنگرس لەوەی کە ئەخیرەوە دەستی پێکرد 6 ڕۆژی ماوە ئێستا لەم وایە هەمووی 15 ڕۆژێکی لێ ڕۆشت بێت یان کەمتر لەبەرەوە چ ڕۆژیکەی لەبەردەمایە پێش ئەوەی جارێکی تر بچێتەوە کۆنگرس و موافقەی وەربگرێ بۆ ئەوەی شەڕەکە درێژتر بکات. بەڕێز دکتۆر سامان شاڵی پسپۆری نێودەوڵەتی و نووسەر و چاودێری سیاسی لە شاری هەولێرە و لەگەڵ مابووی زۆر سوپاس بۆ دەرفەتە بەڕێز دکتۆر. ئەلبەتە ئەمان تەوەر درێژە پێدەین لە گۆشەنیگایەکی دیکەوە لە بۆچوونێکی دیکەوە بەڕێز دکتۆر ڕێبارۆف مامۆستایزان کۆ لەگەڵمانە بێ لە گەرمیان و لە شاری کەلارەوە. دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش وەکو ئەوەی لە نازانام تاچەند ئاگەر لە سەرەتای بەرنامەکە بوو کەوتم ینی عراق لە بەرەبیانیەوە بە دۆخێکی جیاواز و سەختدا تێپەڕیوە ناوەندە دیبلۆماسیەکان حکوومەت ناوەندە سەربازیەکان ئەمە سەرکێشێ بۆ کوێ و دەستپێکی چییە بەڕێز دکتۆر؟ لە ڕاستی ئەمە شەڕەکە فراوان بووە پێویستەوەی بینی شەڕەکە فراوان بووە تۆ بەداخەوە خەریکە عێراقیش پەرکێشەکرێ بۆ ناو شەڕەکە بە تەواوەتی من لە سەرەتاوە بۆ چوونم وا بوو کە عێراق ئەتوانێت جۆرێک لە بێلایەنی بپارێزێ ئەم سەردانەی عەلی زەیدی بۆ واشنگتن و
تکرانەوەی بەڕووی ئەمریکا زیاتر بەڕووی ئەمریکا طبعاً بەبێ نەتیجە نابێت نەتیجەی خراپیش بۆیە لەم کاتە سعودیە و بڵێن ئەمریکا ئەو وڵاتانی لە ئەمریکاوە نزیکن بە جۆرێک لە جۆرەکان عێراق لە طرفی خۆیان نەزانن ئەگەر لە طرفی خۆشیانە نەیزانن یانوێ بگلێتە ناو شەڕەکەەوە بۆیە ئەدرێت لە حەشتی شعبی لە عێراقا تەوانەوە شکاردانەوەی بێ لەلایەن حەشتی شعبی و ئێرانەوە زەیدی دەبایە بیزانایە کە عێراق هەروە بە ئاسانی تۆ ناتوانانی ئاراستەی دەوڵەتی بوو عێراق بگۆڕی بە تەنیا خۆت بتەوێت پۆڵسیەکی جیاواز دەبێت سیاستێکی جیاواز دەبێت عێراق زۆر لەوە هەڵۆسترە تۆ بەو سادەیە بتەوێت حکومڕانی بکە عێراق وڵاتێکی فرەمەزهبە فرەدینیە فرەنەتەوەیە دابشکراوە دەوڵەتێکی دابشکراوە تا ئێستش عێراقێکی یەکگرتووی بۆ حەد نییە هە لە سەرەتای دروستبوونی عێراق کێشەی ئەوەی هەبوو تۆ ئێستا ناتوانانی بێ بە ناوی عێراقەوە ئەو حکومڕانیە سۆلیدە بکەی بتەوێت خۆت ئاراست بە تەنیا ئاراستەی عێراق بکەی بە هەندایەکە بتەوێت بۆیە هەنگاوەکان کەمێ سەریع بوون ئەمریکا ئێستا ئەوێ وڵاتانی زیاتر بێنێتە ناو پرۆسەکەەوە عێراق یەکلا بکاتەوە لە بەرژەوەندی خۆی چونکە ڕاستی ترامپ بە تەنیا ناتوانێت میشە بکە من مەبەستم ئەمریکا نییە ئەمریکا توانای ئەمریکا زۆر لەوە گەورەترە بەڵام ترامپ خۆی ئەو پاڵپشتی نییە بتوانێت بە تەنیانی شەبکە لە کاردانەوەی ناوخۆی ئەمریکا ترسێت بۆیە ئەوێ بەرەکە فراوان بکات دژی ئەمریکا بۆی دژی ئێران بۆی ئەمریکا بە تەنیا نەبێت هەموو زەختەکە بەسەر ئەمریکاوە نەبێت لەم شەڕەدا بۆیە ئەم گۆڕانکاریانە بەداخەوە لە بەرژەوەندی خۆمان نییە وەکو عێراق و هەرێمی کوردستانیش بە تایبەت هەرێمی کوردستانی ئێمە دەبێت زۆر وریابین لە هەرێمی کوردستان تا بتوانین ئەو سیاسەتی تایسە جێبەجێکراوە سیاسەتێکی باشە بێلایەن بین جەمسەرگیر نەبین چکە ئێمە بەڕاستی ئەتواندرێت بەڕێز دکتۆر ڕێبوارانی ئێستا بێلایانی ئەتواندرێت ئەین لە دۆخێکی وهایە کە بینی مەسەلەن هیچ شتێک خۆی نەماوە ینی لە جەنجی چڕ ڕۆژە ناچی ئەم جاریان سارتر دەرەکەوێ کەمتر فۆکەسی مێدیای لەسرە بەڵام جیاوازترە یعنی ئەبێ ینی قەراری بڕیاری یەکلاکەرەوەی تێدا بدرێ تۆ بۆ نمونەگە کوردستان لە کوردستان و هێرش بکرێتە سەر ئێران کوردستان خۆی نەبێ هەر باشترە یعنی تۆ جۆرێ لە جۆرەکان ئەزان تۆ ناچاری تو دەسەڵاتی ئەمریکات نییە ئەمریکا لە کوردستان و هێرش بکاتە سەر ئێران بەڵام کوردستان خۆی ڕاستەوخۆ بەشداری نەکە یعنی چۆنی سە سعودیە و ڕاستەوخۆ بەشداری کردووە تەبەن ئێران زیاتر تووڕەبێ بەڵام ئەگەر هێزێکی ئەمریکی لە سعودیەوە ئەم ئیشەی بکردایە تا حدێ بۆ سعودی ئەهۆنتر بوو چونکەی توانیم و ئەو بڕ بێنێتەوە کە ئێمە دەسڵاتمانیە و ئەمریکا لە وڵاتی ئێمەوە هێرشەکە ئەم سیاسەتی بێلایەنیە بەڕای من زۆر گرنگە وەکو وتم عێراق ئەگەر لە سەرەتاوە ئەم بێلایەنی هەڵبژاردایە ئێران جۆرێک لە تێگەیشتنیە بوو بۆی یعنی ڕازیە بوو بە جۆرێک لە جۆرەکان عێراق بێلایەن بێ هەم ئەمریکاش ئەکرا تەفاومی لەگەڵا بکرێ کە عێراق توانای عێراق زۆر محدودە لەوەی بێتە بەشێک لە شەڕەکە ئەو کاتە ئەمریکاش احتیمالیە بۆ هاوکار بۆی عێراق بە جۆرێک لە جۆرەکان بە بێلایەنی تمایێتەوە ئەو کاتە بە ئاسانی ئیشی لەسەرەوە بکە کۆنتترۆلی هێزە میلیشیاکان بکە ئەو هێزانش ئاسان نییە بڵێن هێزە چەکدارەکان تەمانەوە هێزانش ئاسان نییە پرۆسەیەکی دوور و درێژە ئەبێ ئیشی لەسەر بکرێت دوجار ئەو هێزانش لە خەڵکی ئەم وڵاتە پێکاتون تۆ ناتوانێت با بە ئاسانی دژایەتیان بکەیت شارەزای وڵاتەکەن تا حدێ قوربانیان داوە لە شەڕی دژی داعشە تۆ ناکری ئەمانە بە هەند وەرنەگریت و لە پڕێکا بڵێ بێت چەککاندانن ئەمە پرۆسەی گێڕوە ئاسان نییە وەکوتم عێراق فرە چەشنە زەیدی دەبایە زۆر وریاتر بواە پێم وانە زەیدی زۆر باش لە خەتەرێتی وەزعەکە تێگەشت بێت باشە کەواتە ئەو بربەستانە و ئاڵنگاریانەی لە ڕۆژانی داهاتوو ئەیبینین لە عێراقا لە بەردەمە حکوومەتەیە کامانن بەڕێز دکتۆر تەمان یەکێک لە کێشەکان ئەوەیە ئەم گروپە شیعانە ئەمەکەنە مبڕێ ئەم هێزەکانیش حەشت ئەیکەنە مبڕێ بۆ ئەوەی زیاتر خۆیان کۆکەنەوە و زیاتر چۆنەڵێ عەرز بکەن حکوومەتی عێراقیش تا پێم وایە دەستی زۆر واڵا نابێت دژیان یعنی ئێستا احتیمالە گەشتێتەوە قەناعەتە کە ئەوایە زۆر نەڕۆیشتایەتە پێشەوە لە سیاستکردنیانە لەگەڵ ئەمریکا
طبعا بزۆر ئاڵۆز بۆ زەیدی لەم کاتە بدوانێ ئیدارەی وەزعەکە بکە من هیوادارم وەزعەکە بەرەو هێوربوونە و بڕوا لەلایەن تەڕەفی ترەوە بۆ نمونە لایەن وڵاتەکانی ناوچەکە و ئەمریکا و ئێرانەوە چونکە ئەگەر عێراق تێوە بگرێت چیتر بڵین سەیترەی وڵاتەکە لە دەست عێراقیەکانان نامێنێت خەڵکی تر بەڕێوەیە بە وڵاتانی ناوچەکە یان ئەمریکایە ئێران وەکوتم عێراق هەر زۆر ئاسانە بۆ وڵاتە ئەقلیمیەکان و وڵاتە زلێزەکان بتوانن یاری پێ بکەن و دەستخان ناویەوە ئەگەر وریان نەبی لە عێراقا ئەو کەسانی قرارە دەن بەسەر عێراقیەکان نابن چیتر. ئەنی ئێستا عراق ئەتوانێت بڵین عراقی ئەگەر ئەمڕۆژ ئەو نەزیفە بۆستێ ئەو خوێن بەربوونە بۆستێ بەڕێز دکتۆر ینی عراقی پێش دوێنێ و ئەکرێ بڵێن عراقی پێش ئەمڕۆ لە دیوە قوڵەکەیدا لە دیوە مخابراتەکەیدا لە دیوە لایەنداری و بێلایەنەکەیدا هەنگاوی باشینا عێراق بەهاتنی زەیدی جۆرێک وا دەرەکەوت بێلایەنی دەرەکەوێ نایانەوێت زۆر لە ئێران و نزیک بوون جۆرێک لە کاردانەوەیشیان هەبوو بەرامبەر ئەمریکا بەوەی کە یان دەبێ هێز ئەمریکیەکان دەرکرێت و نەیشێوی زۆر من بۆ ئەمریکایش بدا 100%. ئەمە هەنگاوی باش بوو بۆ نمونە هەنگاوی دژە گەندەڵی هەنگاوی ئەوەی کە خەڵکی بێلایەن بێتە پێشەوە پابەت نەبن بە گروپە نەتەوەی و مەزهەبیەکان و ئەوانەی ئیتاری شیعی و ئەوانە زۆر بەڵام بۆکوتم سیاستکردن لە عێراقا پێویستی زۆر بە وریاییە تۆ چی بنیاد بنی ئەکرێ لە کونیەکە بیدۆڕێنی ئەگە وریان نەبی بۆیە بەڕاستی پێویستی بە کادری زۆر وریاتر هەیە بۆ نمونە ئەمە کاتی خۆی مانجلال زۆر ڕۆڵێ باشی هەبوو لە سیاستکردن لە عێراقا ئەیتوانی لە یەک کاتە یاری بکات لە نێوان ئەمریکا و ئێرانە کەسیان نەتوان فەرامۆشی بکەن کارکتەرێکی لەو شێوەت پێویستە بۆیە ئەگەر تۆ نەتوانی ئاوەکو دەوڵەتداری بکەیت لە قوڵایی گرنگی عێراق تێبگەی لە مێژووی عێراق تێبگەی لە پێکاتەکانی عێراق تێبگەی لە میلەتەکە تێبگەی لە خاکەکەی کە چۆن هەمووی هەرێکە و بەلایە بە ئاراستەیەکایە ناتوانێت حکومڕانیەکی تەواویشی بکەیت بۆ نمونە تۆ ناوچەتەیە زۆر بەرەو ئاراستی تورکیایە ناوچەتەیە زۆر بەرەوە ئاراستەی ئێرانە ناوچەتەیە میلیان بەلای وڵاتەکانی خەلیج و سعودیا هەیە ناوچەتێ هەر بێلایەنە ئەمانە زۆر کێشن یعنی تۆگە بتەوێت ئیدارەیەکی باشی بکەی ئەبێت لە هەموو ئەمانە تێبگەی من تێزی دکتۆراکەم لەسەر حکومڕانی بوو لە عێراقا تەمان لە ئاڵۆزی ئەو شتانە تێگەیشتم ئەو هەموو پێکاتە ئاڵۆزانی کە لە عێراقا هەیە وەلایەن بۆ هەموو شوێنەکەی بۆ عێراق خۆی نەبێت بۆیە بەڕاستی گرنگە ئیش لەسەر بنیادنانەوەی عێراق بکرێ ئیش لەسەر ناسنامەی عێراق بکرێ ئیش لەسەر ئابوووریەکەی بکرێن نەک بوێتە بەشێک لە ئێستا ئەوە کرێت بە تایبەتی کە لە دوای ئەوەی کە زەرورزیانێکی زۆر بە گروپە چەکدارەکان گەیشتووە بۆی بردومانی نا ئێستا زۆر ئاڵۆزە ئێستا عێراق ئەگەر ئەم هێرشانە هێور نەکرێتەوە بە شێوە لە شێوەکان نەکردن تەفاومێکی سەری عێراق خەوێتە بەرەیەکی یعنی ناوچێکی جەنگی تۆ لە ناوچەی جەنگیە ناتوانێت حکومڕانی بکەی ناتوانێت هەموو چاوەکان هەموو تواناکان ئەخرێتە خزمەتی لایەنی عسکەری و لایەنی ئاسایش و لایەنی ستەبلیتی سەقامگیری و ئەوانە یعنی ئەوانەی من باسیەکەم بۆ عێراق کە گرنگە بکرێت لە مەجال لە کاتی جەنگا بە هیچ شێوەیە ناکرێت تۆ لە کاتێکا ئەگرێت بتوانێت حکومڕانێکی بەقوەتی بێلایەنت هەبێت دادگای سیستەمێکی دادوەری بێلایەنت هەبێت بەشێک نەبی لە ململانەکانی ناوچەکە بە ئەمریکا و ئێران بڵێ نامانەوێت بەو شێوە بەهۆسی خۆتان دەست بخەنە عێراق مەجاڵمان بدەن سەربەخۆ بین مەجاڵمان بدەن سەروەری خۆمان بپارێزین بە شێوەیە لە شێوەکان پێم وایە چی ئێرانش و چی ئەمریکایش ئەمەیان لە عێراق بۆڵە کرد بەڵام هەنگاوەکانی زەیدی بەداخەوە زۆر خێرا بوون خێرا بوون یا ناچار کرا کە بەو شێوەیە بن ئەکرا هێواشتر بێ ینی ئەمریکا وا دەرەکەوێت کە ئەمریکا زەختی لە زەیدی کرد بێ من پێم وانی ئەمریکا بەو شێوەی زەختی لە زەیدی کرد بێ ئەگەر بیرتان لێ کاتی خۆی تۆمبارەک هات بە هیوایەوە بوو کە بتوانێت کەسێ لە عێراقادانە نەختی وەلایی بەرە لای ئەمریکا هەبێ ئەوە بوو دەستی کەوت دوجار زەختی زیاتریان کرد زەیدی لەوە ئاستا نەبوو بەڕای من یعنی وەکوتم ئەگەر سەرکردەیەکی بەهێزتر بووایە لە خەتەرێتی ئەم وەزعەتیە گەشت منەتوانم بڵێم تا حدێ کەسانی وەکمان جەلالیا دکتۆر بەرهەم ئەمانە زیاتر ئەیانتوانی لە خەتورێتی ئەم وەزعەتیە بگەن سیاسەتێکی حەکیمانەتر بکەن تاکو ئەمەی زەیدی کە پێم وایە
یعنی باگراوندەکەی زەیدی لەم مەجالا کەمێ لاواز بوو. بەڕێز دکتۆر پێت وایە مەسەلەن جەنگی ئەمریکا و ئێران ئەوەستێت بە تایبەتی ئێستا باسی ئەوە هەیە کە جەنگە فراوان بێت مەسەلەن ڕۆژنامە ئیسرائیلەکان ئەم ئێوارەی باسی ئەوەیانەکە فراوانبوونی جەنگەکە وەکوتم ترەمپ پێویستی پێێتی طبعاً فراوانبوون ئەوە تەواوە یعنی خەڵک و بڵین گروپ و وڵاتی دیکە بێتە ناو پرۆسەکەەوە دەنگۆیەکەیە کە لە ئیوکرانیش جەنگی یوکرانیا و رووسیا لەگەڵم جەنگا خەریکە تێکەڵەکرێت ئەمە تعبیرە لە فراوانکردنی جەنگەکە بەڵام بۆ بەردەوامی جەنگەکە ئەمریکا لەم کاتە سیاسەتی لەسەر ئەوە بەکارێنی کە لەسەر خۆی ئیش لەسەر ئێران بکە نەک گورزی کوشندە و یەکلاکەرەوە چونکە ترەمپ توانای ئەوەی نییە پاڵپشتی ئەوەیشی نییە بەڕای من لە ئەمریکا بەڵام پاڵپشتی ئەوەی هەیە کە لەسەر خۆ ئێران لاواز بکە پێم وایە لەسەر ئەم ڕیتمە بەردەوامە بنیت ئایا ئێران تا چەند بەرگەی ئەمەگرێ نازانم چونکە ئێمە پێشتر پێمانوە بۆ ئێران ناتوانێت زۆر بەردەوام بێەوە بۆ ئێران بەردەوامی دا بە جەنگەکە و سەرکەوتوش بوو تا ڕادەیەکتیایە سەرکەوتوو بۆ مانایەنە لە ئەمریکا دەستکەوتی زیاتر بوو سەرکەوتن بۆ مانایی کە نەڕووخا یعنی کەم کەس پێشبینیەوەیە کە ئێران نەڕوخێت کەچی نەڕووخا و کاردانەوەشیە بوو تەبان ئەمە بۆ ئێران زۆر دەستکەوتێکی گەورەیە ئێمە لە ڕوانگەیەترەوە سەیرێکەکەی ناڵێن ئێران زەرەری کردووە زەربەی خراوی لێدراوە بەڵام ئێران دوجار ئەتوانێت هەموو ئەمانەوەکو دەستکەوت بۆ خۆی یەکلا بکاتەوە خۆتەزانی ئێران ئیش بەسەر ئەوەکەن چۆن خۆیان بکەنە پاڵەوان و مانەوە وەکو سەرکەوتن ببین ئەمانە ئیش لەسەر ئەوە جۆرێک لە جۆرەکان خەڵکیان بۆ شێوە پێکێناوە کە باوەڕیان پێ بکەن سەرکەوتوو بوون پێچەوانی ئەوەی کە لە ئەمریکاوە هەیە ئەمریکا لە حاڵەتێکا کە نێژ دۆڕێ ئەکرێت دروستکردنی شەڕ بێتە ماڵوێرانی بۆ سەرکردەیەکی وەکو ترەمپ یا ئیدارەکەی چونکە دوو کۆمەلگای جیاوازن دوو خوێندنەوەی جیاوازیان هەیە بۆ شەڕ و ململانیەکان بۆیە نازانین لەم کاتە ئایا ئێران بەرگەی ئەم هەموو هێرشە فراوانەکرێت لە داهاتوە کە بکرێتە سەری ئایا حوسیەکان و بڵێن حەشتی شعبی و حزبوڵەوە ئەمانە کاردانەوەیانە بێش جەنگەکە فراوانتر بکەن تا ئیسە ئێران بڵێ لەسەر ئاسی ناوچەی کەوتووە نەکەوتووە بەڵام زۆر لاواز بووە لەسەر ئاسی ناوخۆیش بە هەمان شێوە نەکەوتووە بەڵام زۆر لاواز بووە. بەڕێز دکتۆر ڕێبوارەوە مامۆستای زانکۆ لە کەلارەوە لەگەڵ مابووی زۆر سوپاس بۆ دەرفەتە بەڕێز دکتۆر. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتانە بانەتی خوای گەورە بن خواتان.